سڵاوی خوای گەورەتان لێبی قوتابیان و خوێندکارانی ئەزیز مامۆستا هونەر ڕەحمان عومەرتان لەگەڵا پسپقەڕی بیرکاری لەوانەکی نوێی پۆلی 12 زانستی باز لە چ دەکەین لەو وانەیە باز لە دۆزینەوەی بەهایەکان لە نەخشە دەکەین. بەهای نەخشە وەکو دراوی پرسیار لە هەر پرسیارەکی ئەوە چمان پێدەداتن ڕێسایەکی نەخشەکمان لە بۆ دەست نیشان دەکە دەڵێ لەو نەخشەدا چ بدۆزەوە بەهایەکان بدۆزەوە ئێفی سێ مانایی سێ هەژمارکە لە نەخشەکە ئێفی سێ ئەی مانایی لە بڕی ئەکسەکە سێ ئەی دابنێەوە اینجا ئەمە ئەلێرە ئەو بەهانەی کە لە بۆمان دیاری دەکا دەڵێ لە ئێکسەکەی هەژمار بکە ئەگەر هاتوو بەهایەکە ئەو ئێکسەیە لە بواری نەخشەکە بوو ئەوە ئەمە دەتوانین هەژماری بکەین. مەرجە هەموو ئەو بەهانەی لەمان داوا دەکاتن بۆ نمونە بتوانین هەژماری بکەین ئەو کاتە دەڵین پێناسە نەکراوە پێناسە نەکراوە. ئێستا وتمان کە دەڵێ ئێفی سێ هەژمار بکە ئێفی سێ دەڵین ئێفی سێ یەکسانە لە بڕی چی لە بڕی ئەو ئێکسەی کە هەمانە ئەلێرە ئەو ئێکسەی کە هەمانە ئەوە چ هەژمار دەکەین سێیەکە دادەنینەوە دەبتە سێ تواند و کۆ حەفت باشە سێ تواند و نۆ کۆ حەفتی دەکەین لە ئەنجامدا چەند دەنووسین ئەمە 16 دەنووسین ئەوە ئێفی سێمان هەژمار کرد یەک کە لە پرسیارەکانی ویزاری کە لە ساڵی 2014-2015 خولی دووەم هاتەوە. ئەو جارە دەڵێ ئێفی سێ ئەی ئێفی چەند ئەی ئێفی سێ ئەی هەژمار بکە دێم دیسان لە بڕی ئەو ئێکسەی هەمانە ئەلێرە ها ئەکس تواندومان هەیە دەڵێم چی دەڵێم سێ ئەی تواند و کۆ حەفت بابە ئەلێرە کە ئەتوو دەڵی سێ ئەی تواند و سێ ئەی تواند و سێ ئەی تواند و ئەلێرە لەبەر ئەوەی لە نێوان سێ و ئەیەکە بخۆی ئەوە ڕاددەچی زەبریە پێکاتیە لە بەشی هێما و کۆڵکەکەی سێە لەگەڵ بەشی هەمایەکەی ئەیە ئەتوو دەڵی سێ توانادوو سێ تواندوو و ئەی تواندوو مامۆستا چۆن بە پێی سێ ڕێسایەکەت لە بۆ ڕوون دەکەینەوە دەبتە چی دەبتەنۆ ئەی تواندوو کۆ حەفت ڕێسایەکەشمان چییە ئەمە ئەگەر بە بیرمان بێ ساڵانی پێشتر دەمانگۆ ئێکس جاران وای توان ئێن دەتوانین ئێکسەکە پەرت بکەین بەسەر بنچینەکە کە بنچینەکەمان ئێکس وایە بە ڕێسایی پەرکردنەکەش بە ڕێسایی لێکدان دەبیتن ئەلێرە شەروامان کرد سێیەکەمان کردە تواند و ئەیەکەشمان کردە تواند و دەبتەنەوە ئەی تواند و ئەو جارەیان دەمانەوێ لە جێی ئێکسەکە چ بنووسین لە جێی ئێکسەکە بین چ دابنینەوە ئەو جارە بی کەم یەک دابنینەوە ئەلێرە ئاگدار بە من زۆربەی کات کە تەڵەبەکانی من دەرسیان پێگوتیە یان مامۆستایەکانی بیرکاری بە شێوەی کشتی زۆر دووپاتی ئەوە دەکەنەوە کە کەوانەیەک دووجای دوو ڕادەی لە خۆی گرتبی چۆن دەکەینەوە لە بڕی ئەو ئێکسە چدا دەنێم بی کەم یەک دەبتە بی کەم یەک تواند و کۆچەند حەفت ئەو کەوانە هەر لە بەشی یەکەمەوە بی کەم یەکەم و تواند و هەر لە بەشی یەکەمەوە تا بەشی شەشەم و کۆتایی لە منهەجەکەمان پێویستە ئەتوو بیزانی بیکەوە یەک کە لە بنچینەکانی بەکارهێنان لە بیرکاری لە ناو بابەتەکانی منهەجەکەمان جا مەچ دەکەین دەڵێن بی جاران بی یەکەم ڕاددا جارانی خۆی دەکەم دەڵێن بی جاران یەک و یەکیش جاران یەک هەموو کات ئێرە موجب و هەموو کات ڕادەی ناوەڕاست جاران دوو بەمانایە چکە دەڵێن بی جاران بی بیتواند و یەکەم ڕاددە دووجا وای دەخینینەوە ئەمە عادەتەن پاشان دەڵێن دوو جاران بی دوو بی هەموو کات موجب یەک جاران یەک یەک کۆ حەفت ئەو کاتە دەبتا بی تواند و کەم دوو بی کۆچەند هەشت بەو شێوە ئەمە دەتوانین ئەو ڕاددەدارە بینووسین و بیکەینەوە و هەژماری ئێفەکەشی بکەین باشە بەردەوام دەبین دەینە سەر پرسیاری دوای ئەو کە گرنگە زۆر گرنگە پرسیاری دوایوی ئەلێرە چمان هەیە دەمانەوێ هەژماری چ بکەین ئێفی ئێکس کۆ دڵتا ئێکس کەم ئێفی ئێکس لەسەر دڵتا ئێکس بکەین ومەرجێک دڵتا ئێکسەکە سفر نەبی هەتاوەکو چ بیتن پێناسە کراوبی
لە بیرمان نەچی ئەمە نەخشەکەمان ئەوها نووسرا بوو ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس تواند و کەم چەند هەفت ئەلێرە ئەمە چ دەکەین کەرتەکەمان دەنووسینەوە بەو شێوە ئەوە دڵتا ئێکسەکەیە و نیشانەی نێوان دوو ئێفەکەی کە هەمانە ئەلێرە دایدەنێمەوە پێویستە هەم FX لەسەرەوە لە دوای نیشانەی کەمەکە دانێم کەەوە FXەکەمانە بابە دەڵێم بریتیا لە X تواند و کەم هەفت ئەگەر ئەو کەوانەیە دانەنەی ئەوە نیشانەی سالبەکە بەبەر چێ دەکەی بەس X تواندوەکە هەڵەیە ئەوەکەی تر ئەمە دەین چ دەکەین دین هەر ئێکسەچی نەخشەکە دەگۆڕینەوە بە X کۆ دەڵتا X هەتا نەخشەی چ دروستکەین Fی X کۆ دەڵتا X دروستکەین و لەسەرەوەی دادەنین کەواتە دەیخینمەوە دەڵێم چی X کۆ دەڵتا X هەمووی تواند و کەم چەند هەفت کەم X تواند و کەم هەفت ئێستا چ دەکەین ئێستا لێرە دین کەوانەکانی سەرەوە دەکەینەوە یەک بە یەک کەوانەکان دەکەینەوە ئاگادار بە تەمەشاکە یەکەم جار ئەو کەوانە دەکەمەوە کەوانە ئەویان دەکەمەوە ئەو کەوانە دووجایە دەبتە چی دەڵێم X کۆ دەڵتا X تواندوم هەیە دەڵێم ئەکسەکەم جاران خۆی ئەکسەکەم جاران دەڵتا X دەڵتا ئەکسەکە جاران خۆی هەموو کات موجب ناوەڕاستیش جاران دوو مانەی چی مامۆستا مانەی X دووجا یەکەم ڕاددە دووجا X توان دوو نیشانەی ناوەڕاست دادەنێمەوە دوو جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دووەم دەبتە چی دەبتە دوو X دەڵتا X کۆ هەموو کات موجب دەڵتا X جاران دەڵتا X مانە ڕادەی دووەمیش دووجا دەبتە دەڵتا X توان دوو گەیشتمە سالب هەفت سالب هەفتەکەم دادەنێم پاشان کاتێک ئەمن سالب لە پێش کەوانەک دەبینم دەتوانم بکەم دەتوانم نیشانەی ناو کەوانەکە هەمووی پێچەوانە بکەمەوە ئەو ڕادانەی هەمە یانیش بڵێم سالب یەک لە کەوانەکە دەدەم تەوەی نیشانەکان پێچەوانە دەبتەوە سایکس تواندوەکەم موجبە ئەم بە سالب دەینووسم و هەفتەکەم سالبە ئەم بە موجب دەینووسم لەسەر چی دەڵتا X باشە دەین چ دەکەین لەسەر دەڵتا X اینجا دێم کورتکردنەوە ئەنجام دەدەم لەسەرەوە کورتکردنەوە ئەنجام دەدەم دەڵێم موجب هەفت X و سالب هەفت X دژە کۆکەرەی و یەکن دەبتە سفر لەگەڵ یەکتری لایەن دەبەم و سالب X تواندوو لەگەڵ X تواندوو پێکەوە چ دەکەم لایەن دەبەم اینجا دێم لەسەرەوە ئەگەر هاتوو نەخشەکەت زۆر ڕادەدار بوو دەبیتن کاتێک لەو ڕێساییدا دەنێەوە دەبیتن هەموو ئەو ڕاددانەی بە بێدەڵتانە لا بچنە مانەی کورد ببنەوە ئەگەر نا هەڵەت کردیە باشە دەین دەڵێن چێ لێرە دەڵێن دوو X دەڵتا X کۆ دەڵتا X تواندوو لەسەر دەڵتا X مەمنوعە ناکرێ لە بیرکاری ئەتوو کە کردداری کۆکردن و لێک دەرکردن کە لەو غەڵەتە باوانەی کە دەیکەی لە نێوان دوو ڕاددە هەبی کورتکردنەوە ئەنجام بدەیت لەگەڵ خوارێ لەبەرەوە ئەمە دەین چ دەکەین ئەمە دەین هاوبەش وەردەگرین هاوبەش چییە دەڵتا Xە لە نێوان ڕادەی یەکەم و دووەم دەڵتایەک بە هاوبەش وەردەگرین هەتا لەگەڵ ئەو دەڵتای خوارێتی لێکەین کورتی بکەینەوە ئەو کاتە دەبتە چێ دەبتە دەڵتا X لە دەرەوەی کەوانە دوو X کۆ دەڵتا X لەسەرچی دەڵتا X و دەڵتا X و دەڵتا Xەکە لا دەبین ئەو کاتە چمانەوە دەمینێتەوە دوو X کۆ دەڵتا X ئەوە سادەترین شێوەی بەهای چ بوو بەهای ئەو کەرتەی کە لەسەرەوە دیاریکرا دۆزیمانەوە بەردەوام دەبین دەڵێ ئەگەر Fی X یەکسان بوو بە یەک لەسەر X ئەگەر Fی X یەکسان بوو بە یەک لەسەر X ئەوە هەر یەکە لەمانەی خوارەوە دێ چیان لێ بکە هەژماریان بکە باش Fی سێ مانەی من دێم لە بڕی ئەو Xە کە هەمە جارێکیان سێ جارێکیان ڕەجی سێ جارێکیان ئەو کەرتەی کە درایتەمە چی لێ دەکەین لەوێ هەژماری دەکەین دەین دەڵێن چی Fی سێ دەڵێن یەک لەسەر سێ زیاتر هیچمان پێ ناکرێ لەگەڵەوە کورتکردنەوە شتێک نییە بەڵام کە دەڵێن Fی ڕەجی سێ دەین لە بڕی ئەو Xە چەند دادەنینەوە ڕەجی سێ دادەنینەوە دەبتە چەند دەبتە یەک لەسەر ڕەجی سێ باشە یەک لەسەر چی ڕەجی سێ ئەو جارەیان ئەو ڕەجی یەک لەسەر ڕەجی سێە زۆر جار ئەمە هەوڵ دەدەین سەر لە وەڵامەکان یان وا دەنووسرێ ئەی یەکسانە ڕەجی سێ لەسەر سێ ئەتوش ئەوە دۆزیتەوە ئاگادار بە ئەو کاتە ئەوە چی ڕوویدایە
ژێرەکەی لە ژمارە چینە ڕێژەی کرایتە ڕێژەی سەر و ژێری جاران چەند کرایە ڕەجی سەیەکەی کە لە ژێرە کرایە باشە اینجا ڕەجی سێ دەبتە ڕەجی نۆ و ڕەجی سێ جاران یەک دەبتە ڕەجی سێ ئەنجام دەبتە ڕەجی سێ لەسەر چەند سێ لەبەرەوە تو ئەو وەڵامە کە تو پێشبینی ناکرێ وەڵامە ڕاستەکە بی پاش ئەوەی گۆڕانکاری بەسەداهاتبی لەوێ دەبۆت دادنێن ئاگدار بە دەشتوانین چ بکەین دەشتوانین ئەو ڕێگا جاران سەرەکەین وا لە خوارش بەبێ ڕەگبی نووسینەوە ئەوەش ڕێگایەکە لە بۆ دۆزینەوەی سادەترین شێوە کاتێک ژێرەکە لە ژمارەی ڕێژەی ڕزگاری دەکەین بەو شێوە دەتوانین بینوسینەوە باشە جا ئێستا دین چ دەکەین ئەو جارە دین هەوڵ دەدەین ئەوەی ئەخیری دائمان کە قوتابی لێرە نەوعک لە کێشەی هەیە کە ئاسانیشە زۆر ئەمە دین دەڵێن چی زانە ئاگدار بە ئەو ڕێژەی هەمانە دەمانەوەی حسابیکەین ئەلێرە ئفی ئەکس کۆ دڵتا ئەکس کەم ئفی ئەکس بەسەر دڵتا ئەکس من ئفی ئەکسەکەم لە بیر نەچی چ بوو ئفی ئەکسەکەم یەک لەسەر ئەکس بوو باشە دێم چ دەکەم لەسەرەوە چم هەیە سالب دڵتا ئەکسم هەیە ئەو ئفی ئەکسە یەکسەر دادەنێمەوە یەک بەسەر چەند ئەکس و هەڵی دەگرم لە بڕی ئەکسەکە ئەو جارە چ دەخینمەوە ئەکس کۆ دڵتا ئەکس دەخینمەوە دەبتە یەک لەسەر ئەکس کۆ دڵتا ئەکس لە بیریش نەکەین ژێرەی ئەو دڵتا ئەکسە چەندە یەکە اینجا چ دەکەم ئەمن یەکەم ئەو دابەشەی هەمە ئالێرە دەیکەمە جاران کەرتی دووەم وەردەجێڕم یەک لەسەر دڵتا ئەکس ئەوەی تریش دەنووسمەوە یەک لەسەر ئەکس کۆ دڵتا ئەکس کەم یەک لەسەر ئەکس ئەوەش دەنووسینەوە ئێستا چ بکەین ئێستا ژێرەی هاوبەش دروست دەکەین ئەوەیان جارانی ئەکس دەکەم ئەوەشیان جارانی ئەکس کۆ دڵتا ئەکس دەکەم ئەو کەرتیان ژێرەکە دەبتە چی دەبتە ئەکس و ئەکس کۆ دڵتا ئەکس لە ژێرەی هاوبەش دەین ئەکس لەسەرەوە دەدەین دەبتە ئەکس کەم ئەکس کۆ دڵتا ئەکسیش لە یەکی سالب دەدەین کە لە یەکی سالب دەدەین دەتوانی پێتوانی نیشانە یەکسەر بینوسی بڵێ سالب ئەکس کەم دڵتا ئەکس جاران یەک لەسەر دڵتا ئەکسیشمان کردیە ها ئەو یەک لەسەر دڵتا ئەکسەکەیە ئێستا دەست بەلابردن دەکەم لەسەرەوەی کەرتی یەکەم سالب ئەکس و ئەکس لا دەچی دەمینێتەوە سالب دڵتا ئەکس ئێستا ئەوە وە حسابکە هەنگاوەکی ترە نەی هەمووی پێکەوە لابەی وەرە دووبارە بینوسەوە بە تۆزە پیلاک بی بەڵام نووسینەکەت نووسینێکی زانستی بی بەو شێوە جاران یەک لەسەر دڵتا ئەکس ئێستا دەتوانین چ بکەین دڵتا ئەکس و دڵتا ئەکس لابین ئەوە یەک باشە دەڵێن چی دەڵێن سالب یەک لەسەر ئەکس ئەکس کۆچەن دڵتا ئەکس بەو شێوەیە ئەوە چیە ئەوە سادەترین شێوەی ئەو پرسیارەی سەرەوەیە کە حسابمان کرد دووبارەی دەکەینەوە ئەگەر ئەو بەهانەی لێمان داوا دەکاتن لە نەخشەکە ئەمە بەهای پێناس لە بوارەکەی دانەبیتن ناتوانین هەژماریکەین هەموو کات بۆ نمونە ئێستا داوامان لێ دەکات حساب بکەین دەڵێن بۆ نەخشەی ئفی ئەکس یەکسانە بە ڕەجی دووجای ئەکس کۆسێ ئفی سالب دوو بدۆزەوە دەڵێن ئەگەر کرا باداینێنەوە بزانین پێمان دەکرێت لە بڕی ئەکسەکە سالب دوو دادەنێنەوە کۆسێ دەبتە چی دەبتە ڕەجی یەک ڕەجی یەکیش دەکاتە یەک هیچ کێشەی نەبوو ئەو جارە ئفی شەش ئەو جارە لە بڕی ئەکسەکە شەش دەخینینەوە کۆسێ دەبتە ڕەجی نۆ ڕەجی نۆش دەبتە چەند سێ ئەو جارەیان دەڵێ ئفی سالب پێنج بدۆزەوە ئفی سالب پێنج ئەمە هەوڵ دەدەین بیدۆزینەوە دەبتە ڕەجی سالب پێنج کۆسێ ئەویش دەبتە ڕەجی سالب دوو ئێستا ڕەجی سالب دوو ئەمە پێناسە نەکراوە لە لایمە ناهیناسین باشە دەڵێن دانە نییە لەو ژمارەیە دانە نییە لە ژمارە ڕاستیەکان ئەدی لە هەڵبژاردن چه هەڵبژێرم لە هەڵبژاردن پێناسە نەکراو هەڵدەبژێرم پێناسە نەکراو هەڵدەبژێرم باشە ئەو جارەیان دەڵێ چێ هەژمار بکە دەڵێ لە بڕی ئەو ئەکسەی هەتا چ دانێەوە ئەکس کۆ دڵتا ئەکس دانەوە دەڵێن ئەکس کۆ دڵتا ئەکس کۆچەند سێ ئەوانش کە لە ژێر ڕێک دەیبینی ئەکس و دڵتا ئەکس و سێ ئەوانە ڕاددەی لێک نەچوونە بە وەکو خۆی بەجێ دێلی ناتوانین هەژماریان بکەین باشە بەردەوام دەبین چ دەکەین ئێستا ئەو جارە بە ڕێسایەک کە دەینە مەیدان و هەژمارکردن و حسابکردن دەڵێن چێ evaluating the function f0 and f root of 3 f negative 2 t minus 1
in the function f of x equal to 3 minus x square. باش سدكين استا دالين f of 0 f صفر دالين 3 minus 0 square equal to 3. f of negative 2 3 minus we replace in x negative 2. Negative 2 square 3 minus 4 is negative 1. f root of 3 replace in x root of 3. 3 minus root of 3 square. Simplify the two with roots. We get 3 is 3 minus 3 is equal to the 0. Replace t minus 1 in x. 3 minus t minus 1 square. Open that parenthesis. Write the 3 and negative. Open the parenthesis. First times first. First times second. Second times second. Always positive times it by 2. T times t. T square. Write the middle sign. 2 times t times 1. 2t. Always positive. 1 times 1. 1. Open the parenthesis bracket and take the converse sign of all of the term. We have a t square. We write the negative t square because the sign is positive, and change the negative t to 2t to positive 2t, and positive 1 to negative 1, and write this polynomial expression in general form from greater powers to smallest powers. We have negative t square. After that 2t, we have two like term, negative 1 and 3. Subtract between 3 and negative 1 is positive 2. This is simple form of the value of ft minus 1. بابتنا سر برساري دوي أو ضليتي ضلي أجر f x يكسام ببا x توانسي كم x أو تهجمار بك f x كم f يك لس x كم يك هجمار بك باش استادين أما كوانا كمان كرتا كمان دا تشين x كم يك كمان دادنين باشان سالبا كشمان دادنين استا بيويستا أمن هر يك f يك و f x لودي و لودي بي نشانين كما كم دابنين f يك اگر f x دابنين و يكم زار f x خويتي x توانسي كم x بلام f يك لبري او x انا يك دخين موا دبتا يك توانسي كم يك اوش تدبيتن لقل يك دروا دبتا صفر انزامكي دبينيتو تي دبينيتو x توانسي كم x لسر x كم يك دبو سادة كردني او راد دارا ريجية سدكين اما دين هاو بش وردقرين لسروا لنيوان x توان يكو x توان سي x هاو بشا x هاو بش وردقرين دالين x توان دو كم يك باشا لخواريش x كم يكم هي دينو اسمها انزا باش هاو بش ورقتنكا دبينم كوانكي سري جوازيان لنيوان دو دوزا ديسان سدكم دو كوانا دكمو بنشاني جواز دبتا x كم يك و x كو يك پاشان لەگەڵ x کەم یەکەی خوارێ لەگەڵ یەکتیان دەکەم لایەن دەبم اینجا لەسەرەوە ماوە x کۆیەک دەکرێتن وەڵامەکەەوە بەجێبێژێژرێ داویزاری دەکرێتن زیاتر سادە کرابیتەوە ئەو x جاران ناوکەوانەکە کرابی x زانن x تواند و x زاران یەک ئەویش دەبتەوەتە x بەو شێوە بەجێبێرێ باشە دەینە دوایوی ئەو جارە دەڵێ بەها داواکراوەکان لەو نەخشە وەرگرا یان حساب بکە ئەو نەخشەیەتیە نەخشەی بنکەپەلدارە لە نەخشە بنکەپەلدارەکان ئەمە خینەوەی لاسەنگەکان زۆر گرنگە کە دەڵێ ئێفی سالب یەکی لێ هەژمار بکە ئێفی چەند سالب یەک ئایا سالب یەک ژمارەی گچکەترە لە سفر یان گەورەترە لە سفر طبیعی سالب یەک ژمارەی گچکەترە لە سفر لەبەر ئەوە ئەمە بەشی سەرەوە هەڵدەبژێرین لە بۆ هەژمارکردنی چی بەهای ئێفی سالب یەک لە بڕی ئەو ئێکسە چەند دادنینەوە سالب یەک دادنینەوە دەبتە دوو جاران سالب یەک کۆیەک دەبتە سالب دوو کۆیەک ئەنجامیش دەبتە سالب یەک ئێفی سفر دەبتە چی دوو جاران سفر کۆیەک ئەویش دەبتە چەند یەک ئێفی دوو ئێفی سفر
دەبتە 2 جاران سفر کۆیەک. ئێستا ئەمە لێرە ڕاوەستانێک با بکەین بزانین ئایا ئەمن بێ ئەوەی بگەڕێمەوە لە بۆ لاسەنگەکان و پرسیارەکە حل بکەم ئایا دروستە نەخێر دروست نییە بابە ئەتو سفر چییە یەکەم جار وایە سفر گچکەترە لە سفر یان سفر یەکسانە یان گەورەترە بە سفر یەکسانە کاتە ئەو هەڵا ڕۆیشتنە لێرە بە کەیفی خۆت حسابکردنەکە لێ دەبتە هەڵا لەبەرەوە دەڵێن ئێفی سفر دووبارە پشیمان بووینەوە چکە سفر لە بەشی خوارەیە یەکسانە بە سفرەکە ئەلێرەیە لە خوارێ حسابی دەکەم دەڵێم 2 جاران سفر کۆد و ئەنجام دەبتە چەند 2 بەو شێوە ئەنجام کردە چەند 2 مامۆستا ئەگەر هاتوو ئەو یەکسانە لێرە نەبوو دەڵێن پێناسە نەکراوە پێناسە نەکراوە ئێفی سفر ئەو جارە ئێفی چەند حساب دەکەم ئێفی 2 حساب دەکەم ئێستا دێم جوان لاسەنگەکەم دەخینمەوە ئەوجا بڕیار دەدەم لە کامە پەلی لای سەرەوە یان خوارێ باەکەی ئێفی 2 بدۆسمەوە دەین دەڵێن 2 لەبەرەوەی ژمارەی گەورەترە لە سفر لە پەلی خوارێ حسابی دەکەین دەڵێن 2 جاران 2 کۆد و ئەو کاتە دەبتە چەند 6 ئەنجامەکەمان دەمینێتەوە ئەوەی لەسەری هەموو جاران زۆر قسە بکەین باشە تیتواند و کۆیەک هەمیشە تو تیتواند و کۆیەک گەورەترە لە سفر گەورەترە لە چ سفر هەمیشە چییە موجەبە لۆچکە توشمارەی ڕاستی کاتێک دووجا دەکەی گەورەترە یان یەکسانە بە سفر بەڵام کە کۆیەکی دەکەی بە دڵنیاییەوە لە چ گەورەترە لە سفر گەورەترە لۆیە ئەلێرە کە لاسەنگەکەم خیندەوە گوتم ئەو ڕاددەیە ئەو ڕاددەدارە تیتواند و کۆیەک هەموو کات گەورەترە لە چی لە سفر جەوامسە لەکوێ حسابیکەم لە خوارێ حسابیەکەم تەبیعی دێم لە بڕی ئەکسەکە چەند دادەنێمەوە لە بڕی ئەو ئەکسەی هەمە دێم تیتواند و کۆیەک دادەنێمەوە دەڵێم 2 جاران تیتواند و کۆیەک کۆدوو باشە دووەکە پەر دەکەمە سەرکەوانەکە دەبتە 2 تیتواند و کۆد و دەبتە 2 تیتواند و کۆچار دەگەڕێم لە وەڵامەکان 2 تیتواند و کۆچار نابینمەوە چ بکەین دووەچیان هاو بەش وەرگتیە لەوانەیە گۆڕان کاریایان بەسەرداهی نابی تیتواند و کۆ دویان نووسیبیتەوە باشە بەو شێوە هەژماری نەخشەی بنکەپەلدار دەکەین ئەو جارش دیسان نەخشەی بنکەپەلدارمان هینایە کە پرسیاری 2014 2015 لە خولی چەندەم هاتەوە خولی یەکەم هاتووە دەڵێ ئێفی سفر هەژمارکە جارە چتر دەڵێ ئێفی سالب 3 هەژمارکە ئەو جارن دەڵێ ئێفی 1 هەژمارکە پاشان ئێفی 3 هەژمارکە پاشان ئێفی بیتواند و کۆیەک کە هەموو کات ئەوە گوتمان گەورەترە لە چێ لە سفر بە یەکەوەش گەورەترە لە یەکیش طبیعی باشە ئێستا دەین دەڵێن چی دەڵێن سفر ئەگە ویسمان هەژماریکەین گچکەترە لە یەک ئەنی ئەو بەشەی لۆ حساب دەکەین دەڵێن نرخی ڕووتی سفر کۆیەک یەکسانیشە بە یەک ئەو جارە کە دەمانەوەی سالب 3 حساب بکەین چونکە گچکەترە لە یەک دیسان لە بەشی سەرەوەی حسابی دەکەین دەڵێن چێ دەڵێن نرخی ڕووتی سالب 3 کۆیەک نرخی ڕووتی سالب 3 سەیە کۆیەک دەبتە چەند 4 ئەو جارە ئێفی 1 تەمەشاکە ئەو یەکسانە ئەگەر لێرە بوو ئەوە لە بەشی خوارێ حسابی دەکەین ئەگەر هەردوو لاسەنگەکەمان بێ یەکسانە بە یەک بوو ئەوە دەڵێن پێناسە نەکراوە دووبارە ئاگدار بە دەڵێن سالب 1 کۆیەک یەکسانیش دەبی بە چەند سفر ئێفی 3 چەندە 3 ژمارەی گەورەترە لە یەک لێرە حسابی دەکەم دەڵێم سالب 3 کۆیەک ئەویش دەبتە سالب 2 ئێستا ئەگەر باسی بیتواند و کۆیەک بکەین خۆی بیتواند و بەتەنێ گەورەترە یان یەکسانە بە سفر ئەو ژمارە ڕاستیەی کە دووجای دەکەی یان سفرە یانیش موجەبە ئەی ئەگەر لۆ بۆ هەردوو لا لە بۆ بیتواندووە کە کۆیەکمان کرد هەردوو لامان وەکو یەک لە بۆ زیاد کرد ئایا ئەو کاتە بیتواند و کۆیەک گەورەتر یان یەکسان نییە بە یەک بە کاتە دەتوانم لەو لێرە ئەو خینەوە بکەم خینەوەکی ڕاستە بیتواند و کۆیەک لە بەشی خوارەوە حسابی بکەم زۆر بەیەوانەی لە کتێبەکەی خۆمانە لە گەورەترەکە حساب دەکرێتن بەوێ دەستکاریکردن تا ئێستا باشە یەکسانە دەین لەجێ ئەو ئێکسا چ دەکەین دەین سالبەکەم دادەنێم پێش هەموو شتێک اینجا ئاگدار بەوابە کە دوو ڕاددە لەجێ ڕاددەک دادنەی هەموو کات هەوڵ بدا چ بکەی کەوانە بکەیەوە اینجا نووسینی خۆت بکەی دەین دەڵێن بیتواند و کۆیەک پاشان دەڵێن کۆیەک اینجا نیشانەی سالبەکە پەر دەکەینە سەر کەوانەکە دەبتە سالب بیتواند و کەم یەک کۆیەک بەلابرنی سالب 1 و 1 دەبتە سالب بیتواند و
باشە جا نەکردنەوەی ئەو کەوانە تووشی خەڵەت دەکاتن و بوویتە پرسیار لە پرسیارەکانی وزاری ئەو تا 2014 و 15 هاتەوە دەینەسە پرسیارێکی وزاری 2015 2016 لە خوری یەکەم هاتۆ بزانین باس لە چ دەکات دەڵێ ئێفی ئکس کۆد و هەژمارکە کەم ئێفی دوو بەڵام کەی کاتێک ئێفی ئەکس ئەوەی دراوە لە پێش چاوت ئەکسوان دوو کەم سێ ئەکس کۆچاربی دێم ئەم لە بڕی هەر ئێکسەک ئەوەی پێم دەڵێ خینەوەی خۆم دەکەم کە دەڵێ ئەکس کۆد و دەڵێم ئەکس کۆد و بەڵام تواندوو ئەو جارە کەم سێ جاران ئکس کۆد و کۆچار دەڵێن کەم ئەو جارە کەم ئەو کەمە دەخینینەوە کە هەیە لە نێوان ئێفی ئەکسەکە و ئەکس کۆدوەکە و ئێفی دووەکە پاشان لە جێی هەر ئێکسەکە ئەو جارە چەند دەخینەوە دوو دەخینینەوە دەبتە چی دەبتە دوو تواندوو کەم سێ جاران دوو کۆچوار ئەو شێوە حسابی دەکەین دێن یەک کەوانە بە کەوانە هەر یەکە و دەبی پێویستە بیکەینەوە دەڵێن ئێکس جاران ئێکس ئەکس تواندوو نیشانەی ناوەڕاست دوو جاران ئێکس و دوو چوار ئێکس هەموو کات موجب دوو جاران دوو چوار سالب سەیەکە پەر دەکەین دەبتە سالب سێ ئێکس و سالب شەش کۆچارەکەمان دەین نەخواری هەر ئەنجامەکی ناو کەوانەکە بە سادەترین شێوە دەدۆزینەوە پاشان پێتوانین نیشانەی وەردەگرین دوو توان دوو چار بەس بە سالب دەینووسم سێ جاران دوو سالب شەش بەڵام لەگەڵ ئەو سالبە دەیکەمە موجب شەش چارم هەیە دەبتە سالب چار دەست بەلابردن دەکەم دێم دەڵێم موجب چار و سالب چار موجب شەش و سالب شەش و سالب چار و موجب چار لەگەڵ یەکتری لا دەبم دەبتە ئەکس تواند و کۆ چار ئێکس کەم سێ ئێکس بۆ شێوە دوو ڕادەکەی کۆتایی کە ئەکسوانیەکن پێیان دەڵێن ڕادە لێکچۆکان لە بیرکاری بە پاش لێک دەرکردن چار کەم سێ دەبتەوە چ ئەکس توانینەوە ها بەجێ بێنین یان دەتوانین ئەکسەک هاو بەش وەرگین بڵین ئەکس کۆ چەندە یەک هەردووچیان هەر دروستە هەردووچیان هەر ڕاستە هیچ کێشەچی نییە اینجا دەینە سەر پرسیارێک لە پرسیارەکان ئەو پرسیارێکی زۆر جوانە ئاگادار بە لەو پرسیارە باز لە چ دەکاتن لەو پرسیارە دەڵێ نەخشەی بنکەپەلداری بە نیشانەی یەکسانیە و یەکسانەمان هەیە بزانین چ دەڵێ ئەگەر هاتوو ئێکسێ بوو ئەوە ئەنجام بەست چوارە وەکو ئێفی سێ دەڵێ ئێفی سێ کۆچە حسابکە ئێفی پێنج لە بۆ ئێکس یەکسانە بە سێ یانیش بەمانایەک کە ئێفی سێ هەموو کات چارە بەڵام جگە لە سێ کە دەڵێ یەکسانیە بە سێ مانەی جگە لە چ سێیەکە دەڵێ هەموو شتێک لێرە حساب بکە باشە ئەمەش دەڵێن چار لەسەر دوو جاران ئێفی پێنجی دەوێت دوو جاران پێنج کەم شەش دەبتە چار کۆ چار لەسەر دوو جار پێنج دەکەم شەش دەبتە چار دەبتە یەکسانە چار دابش چار دەبتە یەک ئەنجامی کۆتاییمان دەبتە چ پێنج وەڵامی ئەی وەڵامەکی ڕاستە ئەوەش پرسیارێکی باشە تێگەیشتنە لە مانای یەکسانیە و یەکسانە لە کاتی هەژمارکردن لە نەخشەکانی کە چ لە خۆ دەگرن بنکەپەلدارن و یەکسانە و یەکسانەیان تێدایە باشە دێن پرسیاری کەمان هەیە لە پرسیارەکانی وزاری ئەوانیش باز دەکەین پێدا دەڕۆین دەڵێتە چی ئەو دووە پرسیارە ئەو پرسیارە ئەوەیە دووبارەیە لەسەری حەلمان کرد با بچینە سەر پرسیارەکی نوێ باشتر باشە بچینە سەر ئەو پرسیارەیە 2017 2018 خولی یەکەم هاتەوە دەڵێ ئەگەر ئێفی ئەکس یەکسان بی بە ئەکس توان دوو کەم سێ ئەوە ئێفی بی کەم دوو حساب بکە دەڵێن ئێفی بی کەم دوو مانەی وایە هەر ئێکسەک لە نەخشەکە هەیە بیگۆڕەوە بە بی کەم دوو ئەو ئێکسە دەڵێن بی کەم دوو بەڵام هەمووی توان چەند دوو بی کەم دوو هەمووی توان دوو کەم سێ ئەوەیان کو دەکەمەوە دەڵێم یەکەم ڕاددە دووجا نیشانەی ناوەڕاست دوو جاران بی جاران دوو دەبتە چار بی هەموو کات موجب دوو جاران دوو چار کەم سێ ئەو کاتە بیتوان دوو کەم چوار بی کۆیەک چ دەکەین باشترین وەڵام ئەو وەڵامەیە دووبارەی دەکەمەوە ئەو کەوانەی کە تواندووە ئەتوو دەبی خۆت فێرکەی بابە بیکەوە بی جاران بی جاران دوو دوو جاران دوو ئەنەی هەموو کات موجب هەموو کاتیش جاران دوو بی جاران بی توان دوو دوو جاران دوو جاران بی چار بی دوو جاران دوو دەبتە چه چار ئەو ڕێگایش
ئەگەر هەر یەکەم دووجاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دووەم کۆ هەموو جاران ڕادەی دووەم دووجا پێت لە بەرناکرێ بەو شێوە حسابیکە. دەینە سەر کۆتا پرسیار لەوانەی ئەو ڕۆمان کۆتا پرسیاری وانەی ئەو ڕۆمان باس لە چ دەکەین ئێستا هەر ئەو نەخشەیەمان هەیە دەڵێ چی لە بۆ هەژمارکە لە بۆ ئەو نەخشەیە هەر یەکە لە ئێفی یەک کەم ئێفی ئێکس کۆ یەک مانەی جارێکیان لە جێی ئێکسەکان یەک دەخینمەوە ئەوە دەبتە ئێفی یەک دەبتە دوو جاران یەک تواندوو کەم سێ جاران یەک اینجا دەنووسم کەم ها ئەو کەمە دەنووسمەوە کەم ئەو جارە دێم دەڵێم چ لە جێی ئێکسەکان ئێکس کۆ یەک دەخینینەوە باشە دەبتە چی دەبتە کەوانە دوو جاران ئێکس کۆ یەک تواندوو کەم سێ جاران ئێکس کۆ یەک باشە ئەوە دوو جاران یەک تواندوو دوو کەم سێ کەم دەین دەڵێن دوو جاران یەکەم دووجا ئێکس تواندوو دوو جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی دووەم دووجا سالب سێ ئێکس کەم سێ ئەوەشمان کردەوە ئەوە دەبتە سالب یەک پاشان دێم دوو ئێکس تواندوەکە لە ناوکەوان دەم بە سالبەوە دەبتە سالب دوو ئێکس تواندوو مانەی ئەو سالبەشی لەگەڵ هەژمار دەکەم ئەویان باشە دوو جاران دوو ئێکس دەبتە چار ئێکس بەس بە نیشانەی سالب دەنووسم سالب چار ئێکس پاشان دوو جاران یەک دوو بە سالب دەینووسم کەم سێ ئێکس ئەوش دەبتە موجب چار سێ ئێکس ئەوش دەبتە موجب چەند سێ نیشانەکان دەگۆڕم سالب یەک و سالب یەک دەبتە سالب سێ و سالب دوو ئێکس تواندوو لەگەڵ سالب چار ئێکس و موجب چار ئێکس دەبتەوە موجب چەند سالب یەک ئێکس پاشان ئەوە بە سادەترین شێوە دەنووسمەوە ئێکسەک لێرە هاوبەش وەردەگرم سالب ئێکسەکە هاوبەش وەردەگرم دەمێنێتەوە دوو ئێکس کۆیەک پاش ئەوەی جێگۆڕچێ بەو دووە دەکەم اینجا وەڵامی سی دەبتە وەڵامە چیتە ڕاست لەو پرسیارە دەتوانم هەڵبژاردننی دروست هەڵبژێرمەوە لێرەدا دێنە کۆتایی وانەی ئەو ڕۆمان کە باسکردن چ بوو لە هەژمارکردنی نەخشەکان بوو بەها لە نەخشەکان بوو لە وانەدا ئینشاڵڵا تا وانەی داهاتوو بەیەک دەگەینەوە لە کەناڵی پەروەردەی هەولێر و سوودتان پێدەگەینین هیوادارین گۆشت لەسەر کۆش و هەوڵەکانتان بەردەوام بن و هیوای سەرکەوتن لە بۆ هەموو لایەک دەخوازین خواتن لەگەڵ تا وانەیەکی نوێ لەوانەکانی بیرکاری پۆلی 12 زانستی